لە دیداری سلێمانیەوە لەگەڵتان بەردەوامین باسمان کرد کە لێرە کەسانێکی جیاواز هەم لەسەر ئاستی ناوخۆ هەم لەسەر ئاستی دەرەوە بەشدارن بۆیە بە گرنگی ێزانین ئەو کەسانەی کە لە دەرەوە هاتوون تەشریفیان هێناوە و لێرە میوانداریەکرێن ئەوانە بدوێنین بۆی کە ڕای ئەوان بزانین ڕوئای ئەوان بزانین دنیابینینی ئەوان بزانین لەسەر ئەم گۆڕانکاریانەی کە ئێستا بەڕێوەیە بۆ ناوچەکە و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گرنگ مازانی لەگەڵ بەڕێز خاتو ئان لیندا وەزیری پێشووی دەرەوەی سوید گفتوگویەکی کورت بکەم بەڕێز لیندا بەخێر هاتی بۆ کوردستان بۆ کوردستان 24ش سوپاس دەکەم کە ئامادەی لەگەڵمان سەرەتا بابزانم ئەم دیدارە چۆن بوو بەلاتەوە ئایا ئەم جۆرە کۆبوونەوە و کۆڕبەند و گفتوگویانە گرنگی هەیە؟ زۆر سپاس بۆ میوانداری دەمەوێت بڵێم ئەم جۆرە دیدارانە زۆر گرنگن زۆر خۆشحاڵم زۆر سپاس گوزارم کە بەرەم ساڵح سەرۆکی پێشووتر ئەم پرۆسەی دەست پێ کرد ئەگەرێکی زۆری هەیە تێیدا گفتوگۆ بکرێت بە تایبەتی ئێستا کە دۆخێکی سیاسی نوێ لە جیهاندا بەرقەرار بووە گۆڕانکاری بەسەردا هاتووە بۆ نمونەوەی لە سووریا ڕوویداوە ئەوەی لە لوبنان ڕوویداوە ئەوەی لە ئیسرائیل لە کەرتی غەزە ڕوودەدەن بە دڵنیاییەوە ئەوەی لە بەهۆی سیاسەتەکانی ترامپ ڕوویانداوە کە هەنگاو بەرەو دواوە دەنێت لە سەرکردایەتکردنی جیهان هەندێک گۆڕانکاریت کرد باسی هەندێک ناوچەت کرد کە ئاڵنگاری تێدایە و گۆڕانکاریەکان هاتوونەتە ئاراوە ئەمێ بزانم سوید کە یەکێکە لە پێشکەوتوترین وڵاتەکانی دنیا چ ڕۆڵێکتان هەیە لەو گۆڕانکاریانە خاڵێکیانەوەی بڕام وایە لە کاتێکدا هەموو ڕووداوانە هەن یەکێتی ئەوروپا پێویستە هاوبەشێکی استراتیجی هەبێت لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا ئەمە خاڵ یەکەم لایەکی تریشەوە دەبێت سیر بکەین چی لە سووریا ڕوودەدات چونکە چەندین جار کاتێک دیکتاتۆرێک دەسەڵاتەکەی ڕووخا بۆ نمونە دوای بەهاری عەرەبی دەکرێت ڕووداوەکانی دواتر باش بێت یاخود خراپ بێت نازانین لە سووریا چۆن دەبێت چونکە تا ئێستا زۆر باشەکەم دیکتاتۆرە نەماوە ڕووخاوە بەڵام دڵنیا نین ئایندەی سووریا چی دەبێت ئایا دیموکراسێتێکی تەواو دەبێت تێیدا ڕێز لە مافی پێکاتەکان دەگیرێت دۆخی ئافرەت چۆن دەبێت یەکسان دەبن یان دوور دەخرێنەوە ئەم پرسیارانە تا ئێستا وەڵاممان نییە بۆی هیواخوازم بۆ سووریا و گەلی سووریا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئەرێنی دەبێت و بەرەو پێشچوونێکی ئەرێنی دەبێت بە دڵنیایە و لوبنان کاتێک حەزبوڵڵا ئێستا زۆر لاواز بووە هیواخوازین سەرکردایەتی سیاسی نوێ دەرفەتێکی دەبێت دۆخەکە بەرەو پێش ببات بە دڵنیاییەوە لە هەمووی گرنگتر ئەوەی لە کەرتی غەزە ڕوودەدات تەنانەت ئەگەر دەمەوێت بڵێم هێرشی تیرۆریستی 7 ئۆکتۆبەر لە 2023 هێرشێکی تۆقێنەر بوو بارمتانەی کە ئێستا ماون دەبێت ئازاد بکرێن بەڵام ئەوەی ئیسرائیل دەیکات ئەمە بەرگری لە خۆکردن نییە ئەوەی ئیسرائیل دەیکات لە ڕاستیدا تاوانی جەنگە زیاتر لە 50,000 فەڵەستینی کوژراون تەواوی غەزە وێران کراوە زۆرینەی ئەوانەی کوژراون بریندار بوون کەسانی سڤیلن ئەمە زۆر زیاترە لە وردەکاری جەنگدا کە پێی بگوترێت بەرگری لە خۆکردن ئەمە دەبێت بۆ ستێندرێت دان بە فەڵەستین دابنرێت وەکو دەوڵەتێک ئەمە 12 ساڵ لەمەوبەر ئەم کارەمان کرد وڵاتانی دیکەش ئەم هەنگاویان ناوە وەکو ئیسپانیا ئێرلندا تەنانەت ئێستا سەرۆک ماکرۆنیش باسی لەوە کردووە بەڵام دەوترێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوو قەزیە هەیە دەبێت پێکەوە چارەسەر بکرێن دەنا ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارامی بەخۆ نابینێ قەزەی کورد لەگەڵ فەڵەستین دەبێت هەردووکیان چارەسەر بکرێن سوید دەڵێ چی نەخێر هەمان تێڕوانینمان بۆی نییە لەو بڕواایە دانین دەوڵەتێکی کوردی سربەخۆ هەبێت بڕوامان وایە چارەسەری فیدرالی هەبێت چارەسەری دیکە بەڵام بابەتەکان جیاوازن لە شوێنەکانی جیهان چونکە
بەشی زۆر جیاوازی هەیە دەبێت سەیری دۆخی بکەین بەڵام بۆ دۆستچەی فەڵەستین بۆ دۆزی فەڵەستین زۆر ئاشکرایە کاتێک لەوێ دەژیان دواتر بڕیاردرا دەبێت دەوڵەتێکی ئیسرائیل داومەزرێت بڕیاردرا دەوڵەت بۆ فەڵەستینی شەبێت ئەمە بڕیارە سەرەکیەکە بوو بڕیارە بنچینەیەکە بوو دەوڵەتێک بۆ ئیسرائیل دەوڵەتێکیش بۆ عەرەب دەبێت ئەمە جێبەجێ بکرێت بەڵام لەبارەی دۆزی کورد بابەتەکە زۆر جیاوازە لەو بڕواایە داین دەبێت ئەو ئەگەرە هەبێت سربەخۆیەکی فیدرالی هەبێت هەروەک لە هەرێمی کوردستان لێرە هەمانە لە ڕۆژاوایان هەر شوێنێکی دیکە لە ڕووی زمانەوە کولتور پەروەردە سربەخۆیەکی فیدرالی هەبێت. ئەو پرسیارم کرد تۆ لە قسەکانتا زۆر تەکیدت لەسەر ڕۆژئاوای کوردستان کردەوە کە دەبێت کێشەکانیان چارەسەر بکرێت بە ئاشتی بە ئارامی واتە پێچان وایە ڕۆژئاوای کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چقی گۆڕانکاریەکان بێت؟ لەو بڕوایەدام ئەو کارەی لە ڕۆژاوا کراوە زۆر جێگەی سەرسامیە توانیان دیموکراسیەت بەرقەرار بکەن مافی مرۆڤ هەبێت ئەگەر پێشەلکاریشە ببێت بەڵام ئەو کارەی لەوەی کردویانە لە ئەنجومەنەکەدا بۆ نمونە لە شەڕی دژی داعش کارێک بووە دەبێت ڕێزی لێبگیرێت هەروەها کورد لە عێراقیش قوربانی زۆری داوە چەندین کەس لە شەڕی جیهانی دژی داعش شەهید بوونە ئەمە دەبێت ڕێزی لێ بگیرێت سپاسگوزار بین بۆ گەلی کورد بۆ هەموو قوربانیانەی داویانە نەک تەنیا لە سووریا بەڵکو لە عێراقیش لە شەڕی جیهانی دژی تیرۆردا. کەواتە کورد دەتوانێت ڕۆڵێکی کاریگەری هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە پرسیارێکی گرنگە بەدڵنیاییەوە بەڵێ ئەم توانای هەبووە ڕۆڵێکی گەورەیان هەیە ڕۆڵێکی مەزیان هەیە گەلی کورد لەبارەی بازرگانی لەبارەی لە خۆگرتنی بەرپرسیارەتی بۆ بابەتە جیهانیەکان گەلی کورد و هەرێمی کوردستان پراگماتیزمی دەربڕیوە دەرخستووە توانیوێتی ڕاشکاو بێت و پابەندی یاسا نێودەوڵەتیەکان بێت بڕام وایە گەلی کورد لە وڵاتاندا خۆڕاگریان دەربڕیوە لە پراگماتیک بوونە ئەمە زۆر نایابە دەمەوێت ئەوەش بڵێم شێوازێکی باشە بۆ دەربڕین کە دەکرێت چۆن بن بۆ نمونە لە بەغدا تا ڕادەیەک خراپە بۆ نمونە لە یاسای باری کەسێتی بەڵام ئەمە کاردانەوەی بەدوا دەبێت. زۆر بە کورتی تۆ ئێستا لە هەرێمی کوردستان چۆن دەبینیت لە ڕووی سیاسی ئابووری ژینگەیی کەشوهەوا؟ دەمێت بڵێم هەرێمی کوردستان توانایەکی زۆری هەیە بۆ بەرەو پێشچوون گەلی کورد لە بەرەو پێشچووندان لە هەرێمی کوردستان زۆر باش بەرەو پێش دەچێت. بۆچی لەم دواییانە لە ناوخۆی سوید زۆر گرژی و ئاڵۆزی دروست بووە؟ بۆچی سقامگیری لە سووریا هەیە لە سوید هەیە؟ بەڵێ مەبەستەکەم ئەوەیە. سوید 200 ساڵە لە ئاشتیدایە کۆمەڵگەیەکمان هەیە لە پابەندی یاسا نێودەوڵەتیەکانی دیموکراسیەت مافەکانی مرۆڤ باشترین پێنوێنمان هەیە لە یەکسانی نێوان پیا و ئافرەت کواڵەتێکی زۆر باشە هەموو پێنوێنەکان دەری دەبڕن ئاشکرای دەکەن وڵاتێک کە یەکسانی نێوان ئافرەت و پیا و دەپارێزێت ئاشتی زۆر بێت دیموکراسیەت و سەقامگیری زۆر بێت بەم شێوەیە دەبێت. من لە حکوومەتێک بووم سیاسەتی دەرەوەی خێزانیانە بوو. سپاسکە ئامادە بووی بەڵێ بەڕێزان گفتوگۆکەم لەگەڵ وەزیری پێشووی دەرەوەی سوید کۆتایی هات هیوادارم
پەیام و گفتوگۆکەمان گەیشت بێت. سپاس کە بینەرمان بوون.